بەسەدان هاوڵاتیاتوونەتە بەردەم بازار یاڵوگۆڕی دراوەکەی سلێمانی. باس و خواس و مامەڵی گەرمی نێوانیان کڕین و فرۆشتنی لیرەی سووریا. لێرە بەهای لیرە بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و بەرزبوونەوەی بەخۆوە بینیوە و بەشێک لە هاڵوگۆڕکارانی دراویش دەڵێن ئەو دۆخە دروستکراوە و بە مەبەستی قازانجی کەمینەیەک زۆرینەیەک باجەکەی دەدەن. خەڵکانێکی دەرەوەی بازارن پەلاماری لیرەی سووریا دەن لە هەمان کاتا لیرەی سووری لە وڵاتی سووریا بە سعرێکی ترە ملیۆنێک و 400,000 لیرەی سووری بە $100 یعنی ئەگەر بێنیتی ملیۆنێ لیرە سیرکەی $90 منطقە لێرە گەیانیانەتە 500,000 دینار. ئەمە لە ڕاستیا من پێم وایە خەڵکانێکی زۆر لە ڕابردووە جێما بوون توانیان بازارەکان گەرم بکەن خۆیان لەو زەرەرە نیمچێ تۆزێ لە زەرەرەکانیان کەم بکەنەوە. تەنها بەرزبوونەوە نا بەڵکو ناو بەناوبەهای لیرەی سووری بەرامبەر بە دیناری عێراقی دابەزین بەخۆوە دەبینێت. لەو نێوەندەشدا بەشی بەرچاوی کڕیاران زەرمەند بوون و بە جۆرێک هەندێک لە مامەڵەکاران بە تەنها لە یەک کاتژمێردا لەم بازاڕا $100,000 زیانیان پێگەیشتووە. بازاڕیش عوملەیە پێچە هەفتەیەتر تۆ بێتەوە ئێرە لێرە بە ملیۆن و نیوە بێ پێچە هەفتەیەتر بێتەوە بە 200,000 بێ بە 150,000 بێ کەس نازانێ. ئەم لیرە کە هاو هەرێمی کوردستان بەڵێ کەم بوو لیرەیەکی کەم بوو ئەم 2005 تازە تەبعکراوە لە سەردەمی شەڕا تەبعکرا پێش شەڕ ئەم دوو عوملەیە نەبوو. وتەبێژی بازارەکەش دەڵێت ئەوەی لە سلێمانی دەگوزارێت پێچەوانی هەموو پێوەدانگە زانستیەکانە و جۆرێکە لە قومارکردن چونکە ناکرێت بەهای لیرە بەرامبەر بە دینار لە سلێمانی 5 هێندەی بەها ڕاستەقینەکەی وڵاتەکە خۆی بێت. لە زانستی ئابووریا لە زانستی بازرگانیە شتێکمان هەیە هەر مامەڵەیەک ریسکەکەی لە 100 زیاتر بوو بەڕاستی ئەچێتە بواری مەترسیەوە ئەو بە جۆرێک لە جۆرەکان وەکو قومار تەماشاکرێ. ریسکی مامەڵەکردنی دراوی سووری لە ئێستا داتوانە بڵێم ریسکەکەی لە 180 بۆ لە 100 بۆ نمونە ئەوەی دوێنێ لیرەی سووری بە 710 کڕی بێت واتە ملیۆنێکی بە 710,000 کڕی بێ ئەمڕۆ بەلانی کەمە لە 140 سەرماکەی خۆی لە دەستداوە واتە ئەگەر دوێنێ بە بەهای $10,000 لیرەی سووری کڕی بێت ئێستا $4,000 زەرەرەکە. پێش ئاڵۆزەکانی سووریا و ڕوخانی ڕژێمەکەی ئەسەد بەهای 1 ملیۆن لیرەی سووری بەرامبەر بوو بە 100,000 دیناری عێراقی بەڵام چەند ڕۆژێکە لە هەرێم بەهاکەی بۆ 500 تا 700,000 دینار بەرز بۆتەوە. لە کاتێکدا لە سووریا بەهاکەی هاوشێوەی پێشووە پێشتریش کە هێنە ناشکرای کردبوو کە لە ڕێگەی قاچاخەوە بە پاڵپشتی بەرپرسانی باڵا لیرەی سووری لە وڵاتانی دەوروبەرەوە هاوردە دەکرێت و لە ڕێی چەند بازرگانێکەوە لە بازارەکانی هاڵوگۆڕی دراو هەوڵی بەرزکردنەوەی بەهاکەی و ساختکردنەوەی دەدەن. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.